ڕووداوەکەی حەلەب دەچینە سلەیمانی لە سلەیمانیەوە میمانمان ڕەحمان غەریب ڕێکخەری سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لەگەڵ کوردستان 24 ئامادەیە. سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز ڕەحمان. سەرەتا با بەو پرسیارە دەست پێ بکەین چونکە ئێمە باوەت و تەوەرەکەمان تایبەتە بە گرنگی پەیامەکەی سەرۆک بارزانی لەبارەی کاردانەوەکانی ڕووداوەکانی حەلەب. پێمان بڵێ چ خوێندنەوەیەکت بۆ ئەو پەیامە هەیە؟ بەیانیتان باش خاتون گیان و بەیانی بینەرانتان باش. لە ڕاستیە بانگەوازەکەی جەنابی کاک مەسعود وەک سەرۆکی حزبێکی خاوەن پێگەی گەورەی سیاسی و جەماوەری لە عێراق و لە هەرێمی کوردستان بایەخی خۆی هەیە. بێگومان تەئکیدکردنەوەیە لە تێگەیشتنی پێشووتری لەبارەی ئەوەی کە ئێمە نیزامی سیاسی و سیستەمی سیاسی و سیاسیەکان لەگەڵ ئەو گەلانە جیا بکەینەوە کە ئێمە کێشەمان لەگەڵیان هەیە، بۆ مانایی کە کێشەی سیاسیەکان و تاوانی سیاسیەکان بەرامبەر گەلەکەمان و تاوانی ئەو هێزانەی کە سیاسیەکان بەڕێوەیان دەبن لەگەڵ ئەو گەلانەی کە ئەو وڵاتانەی لەسەرا دابەش کردوون نەبێتە مایی جیاوازی و نەبێتە مایی ڕقوکینە. بۆیە ئێمە هەم وەکو سنتەری میترۆ هەم وەک خۆم پشتیوانی لە بانگەوازەکەی جەنابی کاک مەسعود دەکەم کە تەئکیدکردنەوەیە لەوەی ئێمە هاوڵاتیانی تر وەکو ئینسان تەماشاکەی، نەک بە شوناسی نەتەوەکەیان بە شوناسی تر و هیچ تاوانێکە ئەو نیزامە سیاسی لە وڵاتە کراوە ڕەنگ نەداتەوە لەسەر مامەڵەکردنمان لەگەڵ ئەو نەتەوانە. بەڵێ بەڕێز ڕەحمان، وەکو میدیا ئەبێ لە کاتی بوونی پەیامێکی لەم جۆرە چۆن مامەڵە بکات، چۆن هاوڵاتی وشیار بکاتەوە، بۆ خۆت دەزانی کە لە ئەنجامی ئەو کاردانەوەیە و ئەو ڕووداوانەی کە ڕوویدا و کە هاتی پێشەوە خەڵکێک لە میدیا و سۆشیال میدیاکان کاردانەوەی جیاوازیان هەبوو و ڕووماڵی کوردستان 24 لەم بابەتە چۆن ئەبینی؟ ئێمە بێگومان ئەوەی لە بڵێ شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕوویە دڵی هەمومانی برینار کردووە، بەڵام ئەم دڵ بریندارکردنە نابێ ببێتە مایی ئەوەی کە گوتاری ڕقوکینە و مامەڵەی نەشیا و خراپ لەگەڵ براکانمان بکەین لە سووریا. میدیا ئێستا پاشەوەی کە ئەم پێشکەوتنانی کە سۆشیال میدیا پێناوێتی و ئەم پلاتفۆرمە تازانی کە لە هەموو شوێنێکەوە هەواڵ و زانیاری بڵاوکرێتەوە، بێگومان گوتاری ڕقوکینیش زیایی کردووە لەبەرەوەی هەواڵی درۆ زیا بووە، لەبەرەوەی خەڵک زووترە گا بە زانیاریەکان و هەموو کەسێ پێگەی خۆی هەیە و توانێت شت بڵاوکاتەوە. ئەمە کاریگەری هەیە، بێگومان نابێ بچینە ژێر کاریگەری ئەم شێوازە لە بڵاوکردنەوەی هەواڵ و بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و کەواتە پێت وایە بەشێک لە میدیاکان لێکدانەوەیان بۆ لێکەوتەی هەواڵ پەلە ئەکەن لە ڕووداوێکی ئاوها بە تایبەتی؟ من باسی سۆشیال میدیام کرد، بەڵام من لە متابعی خۆم بۆ کەناڵە عەرەبیەکان لە کەناڵە عەرەبیەکانە یعنی شتی زۆر ناڕاست بەرامبەر بە ئەو شەڕ و کوشتارەی کە لە ئەشرەفیە و لە شێخ مەقسوود کرا بڵاو کرایەوە. هەروەها تەبعا ئێرەش بایەخدانی کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو یەکتر نەبوو، یعنی هەندێک کەناڵ وەکوەوە بایەخێکی گرنگی یعنی بایەخێکی زۆری بە هەواڵەکە داوەتێکی دەستخۆشیە، بەڵام کەناڵی تریشە بوو بێگومان زۆر مهتەم نەبوو بەو دەرەجەی کە هەنێک کەناڵی تر هەیبوو. خۆتە زانی ئێمە تەبعا وتاری ڕقوکینی ئێمە خۆمان قوربانی ئەو دەستیەوە، یعنی کورد هیچ نازناوێکی خراپ نەماوە کە بەرامبەری نەوتبێت لایەن دوژمنەکانی و نایارەکانیەوە. لەبەرەوە ئەبێ خۆمان بە دوور بگرین لەمە و ئەبێ وا تەماشای ئەم قەزیە بکەین کە قەزەیە کە پەیوەندی بە کۆمەڵی سیاسیەوە هەیە، کە پەیوەندی بە نیزامی سیاسیەوەی لە سووریا، نەک پەیوەندی بە براکانمانەوە لێرە هەیە. لەبەرەوە بێ مامەڵەکە
وەکو جەنابی کاک مەسعود باسی کردووە مامەڵەکە ئینسانی کاک ڕەحمان ئێمە دەگەڕێنەوە لای بەڕێزت ئێستا پارێزگاری هەولێر قسە دەکات لەسەر پەیامەکەی سەرۆک دەگەڕێنەوە. هاندەرانی خۆشەویستی یانەی هەولێر و دوهۆک ئەوڕۆ هەولێر و دوهۆک وەکو کوردستان یاری دەکەن بەلای ئێمە هیواخوازین کە ئەوەی بینیشمە دەزانم لەلایەن هاندەرانەوە پشتگیریکردنە لە ڕۆژاوا لە تێڕوانینە نەتەوەیی و نیشتیمانیەکان سیر بکەن هیچ تونند و تیژیەک نەبێتن بەڵکو لە بۆ ئێمە سوپاس لە بۆ خۆی گەورە هەر چاریانەی کوردستان لە خولیە سێرەکانی عراق تا ڕادەیەک ئەنجامەکان باشە و ئێمە هاندەری هەردوو لایەن دەبین ومێت دەکەین ئەوانیش هاندەرانی هەردوو یانەی خۆشەویست دوهۆک و هەولێر وەکو براکە هەمیشە لە ڕابردوودا وەکو برابوونە ئەو ڕۆکەش لە یاریگادا دیمەنێکی جوان پێشکەش بکەن سەبارەت بە نرخی بلید لە بۆ چوونە ناو یاریگا بەڕاستی ئێمە بەردەوام دەستەی کارژێڕی کە دەڵێم ئێمە لە ژێر کاریگەری وەک دەبینین ئەم ڕووداوە لە هەموو ڕۆیەکەوە کاریگەری هەیە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە وەرزشیەوە هەموو ئەمانە کاریگەری خۆی هەیە بۆ نمونەوەی کە لە هەولێر و دوهۆک لە یانەکان خولی یانەکانی عراق یاریان هەیە کاردانەوەشی لەسەر ئەوە هەیە و پامێکی هاوبەشیشیان هەیە ئەمڕۆ لە یاریەکە پێشکەشیەکەن و پاڵپشتیش لە ڕۆژئاوا دەکەن. بەڕێز ڕەحمان ئەمە چۆن ئەبینیت؟ بێگومان هەموو چالاکیەک بۆ بەرەنگاربوونەوە گوتارێ ڕقوکی ناشتێکی زۆر باشە ویستم خاتون دوو نمونەی زۆر زەقت پێ بڵێم لە مامەڵەکردنی دەسەڵاتی سیاسی لە عێراقا لەگەڵ گەلی کورد بۆ نمونە باسیکەین ئێمە طبعاً هەرچی شێوازی کۆمەڵکوژیە لەگەڵ گەلی کورد لە هەشتاوە کراوە هەتاکو و بڵین نەوەتویەک بەڵام لە نەوەتویەکە ڕاپەڕی نەبێ کە ڕاپەڕی نەبێ ئەم هەموو سەرباز و ئەم هەموو ئەفسەرە کە بەشداریان لە شەڕەکانە کردو هات دیلی هێزا کوردیەکان بوون وەنیە هێزی بەرەی کوردستانی بوون بەڵام مامەڵەی ئەو هێزانە مامەڵەی گەلی کورد لەگەڵ ئەو سەرباز و ئەفسەرانە چۆن بوو یعنی بە شێوەیەک بوو لێبوردەیی تیا بوو ڕێزگرتن بوو لە مافی دیل وە هیچ شێوازێکی تۆڵەکردنەوە لەو کەسانە نەکرا بابینەوە بۆ مێژووی زۆر تازەمان ئەو هەموو مامەڵە خراپە ئەو دەرچوون لە دەستورە ئەو ڕێز نەگرتن لە دەستورە ئەو گەمارۆدانەی هەرێمی کوردستانە کە ئەنجامەدرێ ئەو بێموچەکردنی خەڵک و ئازاردانی خەڵک و هەژارکردنی خەڵک لەلایەن نیزامی سیاسی لە عێراقەوە ئەم هەموو هاوڵاتیانەی دانیشتووی جنوب و وەسەتی عێراق لەناو هەرێمی کوردستانە ئاژین چ مامەڵەیەکی خراپ هەبووە بڕۆ لە هەموو بنکەکانی پۆلیس لە هەرێمی کوردستانە بگەڕێ تەنانەت یەک دۆسیە نابینی کە پەیوەندی بەوە هەبێ کەسێکی کوشتبێ لەسەر ئەوەی سەر بە نەتەوەیەکی ترە واتە کوردێک عەرەبێکی کوشتبێ لەبەرەوەی عەرەبە بۆیە ئەمە هەمووی لێبوردەیی گەلی کورد پیشانەیە هەمووی سەقافەت و فەرهەنگی گەلی کورد پیشانەیە بەرامبەر بە مافەکانی ئەوی تر و تەماشاکردنی ئەوی تر وەکو ئینسان نەک وەکو شوناسەکەی نەک وەکو ئەوەی کە چ جۆرە مامەڵەیەک نیزامە سیاسیەکە لەگەڵ گەلی کورد لە عێراقا کراوە ئەم دوو نمونە زۆر بۆ ئێمە گرنگە ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەم شێوەیە تەماشای مێژووی خۆیانکەن کە مێژوویەکە بەردەوام گەلی کورد نەخاکی کەسی تری داگیر کردووە نەتعدای لە خەڵکی تر نە جینۆسایتی بەرامبەر خەڵکی تر کردووە تەنها جینۆسایتی بەرامبەر کراوە زەوی داگیر کراوە و بە شێوەیەکی نەشاو و نائینسانی مامەڵەی لەگەڵ کردووە ئێمە نابێت وەکو قوربانی هەرێمی کوردستان میوانداری هەزارەها پەنابەری کردووە گوتاری سیاسەکان چۆن بووە لە کاتێکدا لە بارودۆخێکی بەم شێوەیە کە دێتە پێشەوە ئەو وتارانەی کە لە بۆ نەجیاوازەکانە ئەودرێت لەلایەن کەسانی بەرپرس باڵاس کار بەدەست و باڵدەست گوتاری سیاسی چۆن هەڵەسەنگێنی لە ڕووداوێکی لەم شێوەیە بەرامبەر ئەو پەنابەرانی کە لە هەرێمی کوردستانن وڵای هەر بە شێوەیەکی گشتی ینی مامەڵەکردنی و گوتاری سیاسی لە هەرێمی کوردستان لە ئەستێکی باڵایە لە مامەڵەکردن لەگەڵ ئەوی تری جیاواز
یعنی ئێمە سڕاع سیاسیەکانمان کە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ عێراقا هەیە گوتاری ئێمە گوتارێکە لە ئاستێکی سیاسیایە نەچۆتە ئاستێک کە توموتیش بێ و ئاستێکی نەتەوە پەرستی تەسک بێ و ئاستێک بێ کە حەزاری نەبێ بەڵکو دایمە ئێمە داوای حیوارمان کردووە و داوای هینمانکەوە یعنی لە چەندین بۆنە جەنابی کاک مەسعود لەسەر مەوزوعی ئەوەی کە پەیوەندیدارە بە ململانێ لە عێراقا کە ململانەکە سیاسیە و بەردەوام لەو تاوانانەی کە بەرامبەر گەلی کورد کراوە لە هەرێمی بەرامبەر هەرێمی کوردستان و گەلانی هەرێمی کوردستان داوای کردووە لە بۆنی زۆر ڕسمی و گەورەدا کە باشە کاتە و هەڵوێستانە چ کاریگەریەک لەسەر هەرێمی کوردستان سیاسیەکەن ئەو من ناڵێم زۆر گرنگە بۆ ینی گوتارەکەی کاک مەسعود و داخوازیەکەی جەنابیان بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان مامەڵەیەکی ئینسانی لەگەڵ براکانیان کە لە سووریاوە هاتوونەتە ئێرە پەنایان بۆ ئێمە بردووە نەکەرەوە پێشووتریش لەگەڵ دانیشتوانی شارەکانی سونەنشین کە هەر هەمویان بە لێشاو پەنایان بۆ هەرێمی کوردستان بردووە مامەڵەیەکی ئینسانی و مامەڵەیەکی دۆستانە و برایانە کراوە ئەم گوتارە زۆر گرنگە بۆ میلەتێک کە خۆی حەق خوراو بێ میلەتێک خۆی جینۆساید کرابێ میلەتێک کە دایمە مافی خورابێت لە نیزامە سیاسیەکانەوە بەڵام لەگەڵ نەتەوەکانی ترا لەگەڵ ئەو نەتەوەیی کە نەتەوەکانی تر کە ئەو نیزامە سیاسیە وەکو عێراق و وەکو ئێران و وەکو تورکیا ئەمانە هەر هەمووی نیزامە سیاسیەکان بەرپرسن لە تاوانەکان و هەموو تەکیدەکان و گوتارەکان لەسەرەوەی کە نیزامی سیاسی بەرپرسەوە نەتەوەی فارس و نەتەوەی تورک و نەتەوەی عەرەب بەرپرسنی لەو تاوانانەی کە نیزامە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکانیان نیکەن تاوانەکانی ئەوان جایە و برایەتی کورد و عەرەب و برایەتی کورد و فارس و برایەتی کورد و تورک شتێکی ترە. بەڵێ ئێمە سپاس دەکەین ڕەحمان غەریب ڕێکخەری سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت.